بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا آتي سيوبينزي سورة النحل خواهي قورباسي بتپەرستەکان دەکا کە لە دەرسی ڕابردوودا گوتمانەوانەی تاوانبار و خراپەکارن لە کاتی سەرەمەرگدا کاتێک مەلایکەتی ڕوحکێشان دێ بۆ لایەن وەک دەڵێ دەیانەوێ بە بیانووی ئەوەی کە گوناهمان نەکردوون و تاوانمان نەکردوون یەکەم جار خۆیان بپەڕێننەوە، بەڵام دوای ئەوەی کە تەوان فریشتەکان پێیان دەڵێن ئێوە خراپەکارن و تاوانکارن، ناچارن تەمەن ئیعلانی پشیمان بوونەوەی خۆیان بکەن لەو گوناه و تاوانانەی کە پێشتر کردویانن. یەکێکی دیکە لە سیفەتی ئینسانی خراپەکار و تاوانکار هەمیشە دەیەوێت گوناهەکانی خۆی پاڵداتە لای کەسێکی دیکە، هەتا ئەندازەیەک بتپەرستەکانی مەککە کاتی خۆی کە شەریکیان بۆ خوا بڕیار دەدا، وەکو ئاەتەکە ئێستا دەچینە سەری باسی دەکا، شەریک بڕیاردانەکەی خۆیان پاڵ دەدایە لای خوا، دەیانگوت خوا خاوەنی هەموو شتێکە، دەسەڵاتی بەسەر هەموو شتێکیدا هەیە، ئەگەر خوای گەورە حەزی لێ نەبایە ئێمە بتپەرست بین، وەک دەڵێ ڕێگای پێ نەدەداین بتپەرستی بکەین و لەسەر بتپەرستیەکەی تەوفیقی نەدەداین، یعنی بتپەرستیەکەی خۆیان پاڵ دەدایە لای خوا، وەکو ئێستاش کە زۆرێک لە خەڵکی تەبان گوناه دەکا، تاوان دەکا، خراپەی دەکا، زۆر جاریش تاوانی خۆی بەچی پاساو بۆ دێنێتەوە بە قەدەر، دەڵێ ئەوە دیارە قەدەری خوای وایە، خوا لە چارەی منەی نووسیوە بۆیە فڵان خراپەیەم کرد و فڵان تاوانەیەم کرد. تەمەن کە بە هیچ شێوەیەکی ناکرێ ئینسان پاساو بۆ گوناهەکانی خۆی بێنێتەوە بۆی کە بڵێت قەدەرم وایە و خوای گەورە بڕیاری داوە بۆم کە فڵان تاوانە بکەم و فڵان خراپەیە بکەم. بە هیچ شێوەیەک و بە هیچ جۆرێک خوای گەورە قەرار و بڕیاری خراپەکردنی بۆ هیچ کەسێک نەداوە. خوای گەورە ئیختیاری چاکەکردن و خراپەکردنی داوەتە دەست خۆمان. خوای گەورە بۆ پەرستنی خۆی تەمەن خەڵک ئیجبار ناکا کە بە تۆبزی خوا بپەرستن و ببنە خواناس. ئەگەر خوای گەورە بۆ خواناسین و بۆ چوونە بەهەشت ئینسانی ئیجبار نەکا، بۆ چاکەکردن خوا ئیجبارت نەکا، چۆن بۆ گوناهکردنێ خوای گەورە ئیجبارت دەکا؟ هیچ منطقی تێدا نییە. هیچ کەسەیە تەوان بیندرا بێت خوای گەورە بە تۆبزی نوێژی پێ بکە، بە زۆری ڕۆژووی پێ بگرێ، بە زۆری واجباتێکی پێجێبەجێکا، بێگومان نەخێر. وەکو چۆن واجباتەکانت بە ئیختیاری خۆت دەکەی و خوا ناچارت ناکا، بە هەمان شێوە خراپەکانیشمان بەویستی خۆمان، بە بڕیاری خۆمان، بە ئیرادەی خۆمانە دەیکەین. جا خوا دەفەرمێت وەقال الذین ئەشڕەکوا، گوتیان ئەوانەی کە هاوبەشیان بۆ خوا بڕیاردا بوو، لەو شاء الله، ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بایە، ما عەبەدنا ئێمە نەمان دەپەرست لەو دنیادا من دونیه جگە لە خوا من شەیئین هیچ شتێک، نەحن نە ئێمە وەلا ئاباؤنا باب و باپیرانی ئێمەش. ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بایە و حەزی لێ بایە، نە ئێمە نە باب و باپیرانی ئێمە بەندایەتیان بۆ هیچ کەسێکی دیکە نەدەکرد جگە لە خوا. ئەوە یەک. وەلا حەڕەمنا، و قەدەغەشمان نەدەکرد لەسەر خۆمان من دونیه بەبێ بڕیاری خوای گەورە، بەبێ حرامکردنی خوای گەورە، من شەیئین هیچ شتێک لەسەر خۆمان. یعنی ئەوەی کە دەیپەرستین ئێستا بە قسەی خۆیان، خوا ویستی لەسەرە بۆیە دەیکەین، خوا ڕێی پێداوین بۆیە دەیکەین، ئەگەر خوا ڕێی پێ نەداباین، ئەگەر خوا ویستبای ئەو کارە نەکەین ڕێی لێ دەگرتین. و ئەو شتانەشی کە قەدەغەمان کردووە لەسەر خۆمان، خوای گەورە وای کردووە لەسەر خۆمانی قەدەغەکەین. ئەگەر خوا ئیرادەی لەسەر نەبایە، نەمان دەتوانی هیچ شتێک لەسەر خۆمان حرام کەین. کە دیار بوو تەمان عەرەبەکان زۆر شتی حەڵاڵیان لەسەر خۆیان حرام کرد بوو کە لە بەرامبەرشدا تەمان قەداغە کراوەکان بە زۆری تەمان دەیانکردن و لێی دوور نەدەکەوتنەوە. کەذالکە خوا دەفەرمێ هەر بەم شێوەیە فعل الذین فعل ئەنجامیاندا ئەوانەشی کە لە پێش ئەواندا بوون. یعنی بتپەرستەکانی مەککەش ئەوە بۆ چوونیان بوو
وەگەلانی پێش بتپەرستەکانی مەکەش خراپەکانی خۆیان پاڵ دەدا لای خوا یان لای قەدەری خوای گەورە و ئێستاش تەمان خەڵکێکی زۆر کە خراپەی دەکا و کە تاوانی دەکا بە زمان جوا دەڵێ ها دەڵێ ئەگەر خوا ویستی لەسەر نەبایە ڕێی پێ نەدەدام ئەگەر خوای گەورە ئیرادەی لەسەر نەبایە فڵان کەس ئەو کارە خراپەیەی نەدەکرد دیارە خوا دەیەوێ بۆیە کارە خراپەکەی کردووە خوا دەفەرمێ فهل على الرسل لەسەر پێغەمبەران هیچ شتێکی دیکە هەیە إلا البلاغ المبين تەنها گەیاندنی ڕوون و ئاشکرانە بێ یعنی پێغەمبەران لەسەریان نییە بە زۆری ئیمانیش بخەنە دڵی خەڵکی ها پێغەمبەران واجب نییە لەسەریان بە تۆبزی ئیمان بخەنە دڵی خەڵکی ئەوەی واجبە لەسەریان تەنها بریتە لە تەبلیغ لە گەیاندن بەڵام گەیاندنێکی چۆن ڕوون و ئاشکرا بێ پێچوپەنا نابێ بە هیچ شێوەیەکی گەیاندن و تەبلیغکردنی دین خاترگرتنی تێدا بێ بڵێ بۆی خەڵک دینی لەسەر قورس نەبێ و زەحمەت نەبێ هەندێک لە واجباتەکان باز ناکەم یا ئەو ئاەتانە ناخوێنمەوە کە باسی دۆزەخێن با خەڵک نەترسێ یان باسی جیهاد و قیتال و بەرگریکردن لە ئیسلام ناکەم بۆی خەڵک ئیسلام متهم نەکا بە تۆندڕە و بەچی وچی بە هیچ شێوەیەکی تەبەن پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت هیچ کامێک لە ئاەتەکانی خوای گەورەیان نەشاردۆتەوە بەڵام حکمەتیان بەکارهێناوە تەبەن هەر ئاەتە و هەر حکمە و هەر یاسایی لە جێگای خۆی و لە وەختی خۆیدا گوتویانە وقال الذين گوتیان ئەوانەی ئەشڕەکوو کە هاوبەشیان بۆ خوا بڕیار دابوو لەو شاء الله ئەگەر خوا ویستی لەسەر بایە ما عەبەدنا ئێمە نەمان دەپەرست من دونیه جگە لە خوا من شەیئین هیچ شتێک نحن نە ئێمە غەیری خوامان دەپەرست ولا ئاباؤنا باو باپیرانی ئێمەش کەسی دیکەیان نەدەپەرست جگە لە خوا ولا حرمنا ونشمان دەتوانی لەسەر خۆمانی قەدەغەکەین من دونیه بەبێ ئەمری خوا و بەبێ ویستی خوای گەورە من شەیئین هیچ شتێک خوای گەورە دەفەرمێ کەذالکە هەر بەم شێوەیە فعل کردیان و وەک دەڵێ بیریان کردەوە کێ الذين ئەو گەلانەشی کە من قبلهم لە پێش بتپەرستەکانی مەککەدا بوون فهل على الرسل خوای گەورە پرسیار دەکا ئایا پێغەمبەران لەسەریانە ئللا جگە لە البەلاغ المبین لە ڕاگەیاندنی دین نەبێ بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا یعنی پێغەمبەران هیچیان لەسەر واجب نییە تەنها ئەوە نەبێ کە دینی خوا بە ئاشکرا بگەێنن ئەگەر پێغەمبەرێک سەلامی خوای لەسەر بێت تەمەنی سەدان ساڵیش بوو بێت و یەک کەس شوێنی نەکەوت بێ خوای گەورە لە قیامەتێ محاسەبەی ناکا بڵێ بۆچی کەست لەگەڵ نییە بەڵام ئەگەر تەنها یەک حکمی شارد بێتەوە کە نەیان شاردۆتەوە خوای گەورە لەسەر شاردنەوەکەی لەسەر نەگەیاندنەکەی کەسەکە محاسەبە دەکا ئەو قسەیە بۆ ئێمەش ڕاستە ها ئێستا کەسێک ئامۆژگاری دەکەی قسەی خێر بۆ کەسێک دەکەی بە قسێت دەکا یا بە قسێت ناکا ئەوە تەوان گرنگ نییە بۆ تۆ گرنگ بۆ تۆ ئەوەی گەگەیاندوتە ئەگەر بە قسەی کردی تەمان خێری چ دەگاتێ خێری ئەو کارانت دەگاتێک کە کەسەکە بەهۆی تۆوە دەیانکە لە عیبادەتەکانی لە چاکەکانی لە خواپەرستیەکانی دەبی بە شەریک تەبان ئەوە نور عەلا نور بەبێ گومانی کارێکی باشە و چاکە و ئامانجی ئێمەش ئەوەیە خەڵک لە ئاگر بێنینە دەرێ و لەگەڵ خۆمان ئەگەر چوینە بەهەشتێ خەڵکمان لەگەڵ بێت بەڵام ئەگەر بە قسەی نەکردی لە زیاتی بە قسەکردن پشتی تێکردی ناڕەحاتی کردی قسەی پێگوتی ئەو کاتە ئینسان ئەجری سەبرگرتنی دەکاتێ پاداشتی ئارامگرتن وەردەگرێ پاداشتی ئەوەی کە دەروونت ناڕەحات بووە وەردەگریەوە کە پاداشتی ئارامگرتن لەسەر هەڵوێستی ئەو کەسانێک کە بە قسەت ناکەن کەمتر نییە لەو پاداشتەی کە لە کاتی بە قسەکردندا وەری دەگریەوە بۆیە بۆ ئینسانی ئیماندار و شوێنکەوتەی پێغەمبەران تەنها گەیاندن و تەبلیغ واجبە ئیمان وەهیدایەت ئیشی خوای پەروەردیگارە و ئیشی هیچ کەسێکی دیکە نییە بەڵام ئایا ئەو قسەی ئەوان دەیڵێن ڕاستە بتپەرستەکان و ئەوانەشی ئێستا تاوانی خۆیان پاڵ دەدەنە لای قەدەری خوای گەورە ڕاست دەکەن ڕاست ناکەن تەمان ئەگەر ڕاستکەن دەبێ بە نمونەگە بە ڕێگایەکیدا ڕۆیشتی کەسێک زلەیەکی لێدای بە نمونە دەی بڵێ چی دەی بڵێ یعنی خەڵک وا دەڵێ دەست خۆش بێ و قەدەری خوای بوو بۆیە زلەکەت لێدام یا محاولە دەکەی لێ دێوە بەجددی یعنی خۆ وانە خۆ ئەگەر ڕاست دەکەی هەموو شتێک قەدەرە پێت وایە هەموو شتێک قەدەرە تۆ هیچ ئیرادەیەکت نییە چۆنە تۆ ئیرادەت نییە ئەو کەسەش کە لە تۆی داوە بە ئیرادەی خۆی لێ نەداوێ
خوا بە تۆ بزی وای کردووە دەستی بێنێ و پێت کێشێ بۆیە نابێ هیچ سزایەکی بدەی وایە ئەگەر کەسێکی کوشتبا بتپەرستەکان ئەوەی ئەو قسەیان دەکرد دەیان گوت خوا ئەگەر ویستی لێبا ئێمە غەیری خوامان نەدەبەرد دەیان کوشتەوە یان نەیان دەکوشتەوە دەیان کوشتەوە خۆ ئەگەر پێت وایە بە ئیرادەی خوای کوشتوویەتی دەبێت قاتل هیچی لەسەر نەبێت وا چونکە ئیرادەی ئەگەر ئینسان ئیرادەی نەبوو تاوانباریش نییە ئەو کەسەی زینای دەکرد و داوێن پیسی دەکرد تەمەن دەچون دەیان کوشت تەمەن ئەگەر پێیان وایە ئەگەر منداڵەکەیان و وەک دەڵێ ئەوەکانیان ئەزیەت درابان لەکن کەس دەچون تۆڵیان دەکردەوە نەیان دەگوت قەدەری خوایە ویستی خوایە ئێستاش تەمەن ئەوەی کە جەریمەکانی خۆی پاڵ دەداتە لای خوای گەورە یان لای قەدەری خوای گەورە ڕاز ناکات تەمەن بۆچوونەکەی زۆر هەڵەیە ئەگەر وابێ هەر کەسێک ئەزیەتی دای ناڕەحەتی کردی ماڵی خواردی غەیبەتی کردی درۆی بۆ هەڵبەستی بوختانی بۆ هەڵبەستی دەبێت تۆ زڵ قەت لێی نەبێتەوە و بۆ چونکە ئەگەر پێت وابێ بۆچوونەکە هەڵەیە ئەگەر پێت وابێ کەسەکە بە تۆبزی ئیشەکەی پێکراوە و بۆ خۆی خاوەنی ئیرادە نییە وانە ئێمە لە بەرامبەر ئاژەڵ تەمان ئاژەڵ ئیرادەی هەیە یان نییە مرۆڤ بە ئیرادە تەمان لەگەڵ ئاژەڵ و حیواناتی لێ زیاد کراوەتەوە ئەگەر کتێبێکی زۆر چاک و خۆشەویستت لە بن دەستی دابێ و مەسەرەن ئاژەڵێک بێ لێت بدڕێنێ لە ئاژەڵەکەش ڕقت هەڵدەستەیە هەڵناستێ کە ئیرادەشی نییە و تەمەن عەقڵیشی نییە ڕقت لێی هەڵدەستێت وانە ئەوانەی کە مکەللەفیش نینە کاتێک خراپەیەک دەکەن لە بەرامبەرتدا دەستت ڕناگری بڵێ دەستت خۆش بێ ئەو بە قەدەری خوای گەورە لێم دەکا و چی لێم دەکا با لێم بکە کەواتە لە جەریمە و تاوانکردنیشدا بە هیچ شێوەیەکی ئینسان نابێت جەریمەی خۆی پاڵداتە لای خوای گەورە قەدەر یعنی چی من بۆ خۆی ئیمانبوون بە قەدەر یەکێکە لە 6 ڕوکنەکان بەڵام زۆرینەی خەڵکی لێی تێنەگەیشتووە قەضا و قەدەر تەمان قەضا يعني بڕیار طبعا قەدەر يعني ئەندازەگیری خوای گەورە بڵێ دەزانێت دروستکراوەکانی چی دەکەن بەڵام بڕیاری نەداوە بۆ هیچ عەبدێک کە دەبێ ئەویشە بکە دوشتی زۆر لێک جیاوازن خوای گەورە پێش ئەوەی تۆ ئیشەکەی بکەی دەزانی دەیکەی بەڵام کە دەیکەی بە ئیرادەی خۆت دەیکەی خوای گەورە ئیرادەکەی تۆ دەزانێت پێشکردنەکەی چاکەی دەکەی یاخەر ئەو کەسەی قەتڵی دەکا بەڵێ خوا دەزانێ لە لەوح المەحفوظیش نووسیویەتی کە فلان کەسی دەکوشێ و لە فلان شوێنەش دەیکوشێ لەسەر ئەو شتەش دەیکوژێ بەڵام بڕیار نا عیلمە زانستی خۆیەتی پێشوەخت نووسیویەتیەوە خوای پەروەردیگار نەک بڕیاری پێشوەخت تەمەنەوە قەراری پێشوەختە وایە بەڵام ئەگەر تەشبیهات بە خوای پەروەردیگار نەبێت دوای 2-3 مانگ ڕۆیشتن لەگەڵ تەڵەبەیەکی مامۆستایەکە بە زەگاوەت و زیرەکی خۆی لە مستەوای تەڵەبەکەی تێگەیشت زانی ئەو تەڵەبەیە دەردەچێ وایە زانی ئەو تەڵەبەیە دەردەچێ کە دەرچوو یعنی مامۆستایەکە دەریچواندوە یا بۆ خۆی دەرچووە بۆ خۆی دەرچووە بەس مامۆستایەکە تەشبیهات بە خوای نەبێ ئەگەر تەڵەبەیەک 2 ساڵی تەمان دەرست پێگوت وشەیەکی فێر نەبوو پێشتر پێشبینیت کرد کە دەرناچێ دیسان بەڵگەی لەسەرەوەی کە مامۆستایەکە کەواندوێتی بێگومان نا مامۆستایەکە زانیوێتی دەکەوێ لە شوێنێک هێندێک تەڵەبەمان هەبوون زۆر جار مامۆستایەک دەیگوت ئەگەر دەرسەکەی عیلمەکەی بێنی لە ناو دەستیکەی مێشکی کەسەکەش لێک کە ئاوی خەیەنە ناوێ ئێستا فێری هیچ نابێ جاری وایە کەسەکە خۆ کە فێر نابێ خەتای تەشبیهات نەبێت تەڵەن خوای پەروەردیگار عیلمی لەگەڵ عیلمی مامۆستا هیچ کەسێکی بەراورد ناکرێت خوای گەورە خاڵقە و عیلمی خوای پەروەردیگار بۆ ڕابردوو داهاتوو وەکو یەکە ئەگەر خوای گەورە نەزانێت داهاتوو من و تۆ چی دەکەین خوا نییە بۆ معلوماتە خوای ئێمە خوایەتیەکەی بەوەیەوە کە دەسەڵاتەکەی بێسنوورە عیلمەکەی بێسنوورە حکمەتەکەی بێسنوورە بیستنەکەی بێسنوورە بینینەکەی بێسنوورە ئەگەر ئەوەکانی عیلمەکەی سنووردار بێت و دەسەڵاتەکەی سنووردار بێ و کاتە هەرچیش عیلمی سنووردار بوو دەسەڵاتی سنووردار بوو بیستنی بینینی توانا و هێزی سنووردار بوو ئەو خوانیە بە کەوکی خوایەتیش نایە خوای ئێمە تەوان بۆیە خوایە لەبەرەوەی داهاتوومان وەکو ڕابردوومان دەزانێت چۆن ئاگای لە ڕابردوومانە ئاواش ئاگای لە داهاتوومانە چونکە بەرنامە بۆ داهاتووە یا بۆ ڕابردوویە تەمان هەمیشە بۆ داهاتوویشت بەخوایە بۆ ڕابردوو تازە تێپەڕیوە ڕابردوو ناگەرێتەوە خوای گەورە باسی داهاتوت بۆ دەکا قەراری داهاتوت بۆ دەدا
علمی داهاتوت بۆ پێشبینی دەکا بۆی خوا دەنا ئەگەر هەر ڕابردوو بێ خەڵکیش و ئینسانی ڕابردووی دەزانن. ئەو جار خوا دەفەرمێ وەلەقەد بەعەثنا سوێن بەخوا و بەبێ گومانی ڕەوانەمان کردووە فی کولی ئومەتین لەناو هەر ئومەتێکدا ڕەسوولەن پێغەمبەرێک. وەلەقەد سوێن بەخوا و بەبێ گومانی بەعەثنا ڕەوانەمان کرد فی کولی ئومەتین لەناو هەر ئومەتێکدا بۆ هەر ئومەتێک بۆ هەر گەلێک ڕەسوولەن پێغەمبەرێک. پێغەمبەرەکانیشیان چی بووە؟ دیقەتی دەنێ دوو ئیشی سەرەکی. یەکەم ئەنی عەبود الله بۆ ئەوی بە خەڵکی بڵێن خەڵکینە وەرن خوا بپەرستن بە تەنها و هاوبەش و شەریکی بۆ بڕیار مەدەن. ئەوە یەک وازحە. فەقەرەی دووهەمی دینداری و پەیامی پێغەمبەران ئەوە بۆ گوتویانە وەجتەنیبو الطاغوت خۆتان بە دوور بگرن لەو کەسانەی کە لە غەیری خوا بەندایەتیان بۆ دەکرێت و کۆیلایەتیان بۆ دەکرێت و خەڵک گوێڕایەڵیان دەکات و خەڵک وەک دەڵێ موتیع و گوێڕایەڵیانە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئیشی سەرەکیان ئەوە بۆ خەڵکی بکەنە عەبدی خوا بەتەنها. ئەوە یەک. دووهەم لە عەبدایەتی غەیری خوای گەورە ڕزگاریان کەن. ئینسان کە بوو بە عەبدی خوای پەروەردیگار ناوێ بە عەبدایەتی هیچ مەخلووقێک ڕازی بێت و نابێ عەبدایەتی بۆ هیچ کەسێکی بکات. جا فەقەرەی یەکەم زۆرینەی خەڵکی موسڵمان جێبەجێ کردووە ئەنی عەبود الله خەڵک خوای دەپەرستێت و خواش دەناسێ. بەڵام خۆ بە دەرگرتن لە تاغوت یعنی لەوانەی تاغوت چییە؟ ئەوەی دەپەرستێ لە غەیری خوا، ئەوەی لە غەیری خوا یاسات بۆ دادەنێ، قانونت بۆ دادنێ، حەڵاڵت بۆ حەڵاڵ دەکا، حەرامت بۆ حەڵاڵ دەکا، تەشریع و یاسات بۆ دادەنێ و ئیدعای ئەوەش دەکا کە یاساکەی لەی خوای چاکترە یا وەکوی خوای وایە. ئەوانە تاغوتن. هەر کەسێک بەدوایان کەوێ و یعنی وازی لە پەیامی پێغەمبەران هێناوە. وەلەقەد بەعەثنا سوێن بەخوا ئێمە ڕەوانەمان کرد فی کولی ئومەتین لەناو هەر ملەت و گەل و نەتەوەیەکدا ڕەسوولەن پێغەمبەرێک ئەنی عەبود الله تا بە خەڵکی بڵێن خەڵکینە خوا بپەرستن بە تەنها وەجتەنیبو خۆشتان بە دوور بگرن لە چێ؟ لە ئەتاغوت لەوانەی کە دەپەرسترێن جگە لە خوا. لەو دەسەڵاتانەی گوێڕایەڵیان دەکرێت و بەندایەتیان بۆ دەکرێت و خەڵک بەدوایانەوەیە جگە لە خوا. جا فەمینهم بەشێک لە ئومەتەکانیان من هەدە الله کەسانێک بوون خوای گەورە هیدایەتی دان و بە قسەی پێغەمبەرانیان کرد. وایە فەمینهم بەشێک لە ئومەتەکانیان لە گەلەکانیان هەدە الله خوای گەورە ڕێنمونی کردن و هیدایەتی دان و بە دوای پێغەمبەران کەوتن. ومنهم و بەشێکیشیان من کەسانێک بوون حەقەت یعنی سەپێندرا یا سەپا عەلەیهی بەسەریدا الضەلالە گومڕایی و سەر لە شێواوی لەبەر کردارە خراپەکانی خۆی. جا خوا دەفەرمێت فەسیڕوا دەی بڕۆن ئەی خەڵکینە ئەی بتپەرستەکانی مەککە خەڵکی مەککە ئومەتی پێغەمبەر فیل ئەڕضی بە زەویدا فەنظوڕوا تەماشاکەن کەیفە کانە چۆن بووە لە ڕابردوودا عاقبەت المکەذبین سەرنجامی ئەو کەسانەی کە پێغەمبەرانی خوایان بە درۆزانیوە یا دینی خوایان بە درۆزانیوە یا قیامەت و زیندووبوونەوەیان بە درۆزانیوە. هەرچی قیامەت و دوا ڕۆژی بە درۆزانی بێت خوای گەورە لە ڕابردوودا سزای داوە و لە داهاتووشدا سزای دەدا. وەلەقەد بەعەثنا فی کولی ئومەتین ڕەسوولەن سوێن بەخوا و بەبێ گومانی ڕەوانەمان کرد لەناو هەر ئومەتێکدا پێغەمبەرێک ئەنی عەبود الله تا بە خەڵکی بڵێن خەڵکینە وەرن خوا بپەرستن وەجتەنیبو خۆشتان بە دوور بگرن لە ئەتاغوت لە ستەمکار و دەسەڵاتدارە بێ باوەڕەکان. فەمینهم من هەدە الله بەشێک لە شوێن کەوتوەکانیان خوا ڕێنمونی کردن. ومنهم و بەشێکیشیان من کەسانێک بوون حەقەت عەلەیهی سەپا بەسەریدا جێگیر بوو لەسەری ئەڵضەلالە گومڕایی. فەسیڕوا بڕۆن فیل ئەڕضی بە زەویدا فەنظوڕوا تەماشاکەن ورد ببنەوە کەیفە کانە چۆن بووە لە ڕابردوودا عاقبەت المکەذبین سەرنجامی ئەوانەی کە پێغەمبەرانیان بە درۆزانیوە. ئەو جار خوا دەفەرمێ ئین تەحریس ئەگەر سووریش بی ئەی محەممەد صلی الله عليه وسلم على هداهم لەسەر ڕێنمونی کردنی ئەو خەڵکە دڵڕق و کەلە ڕق و کەلە بۆشە ئاگادار بە فەئین الله بێگومان خوا لا یهدی ڕێنمونی ناکە من یضل کەسێک کە گومڕایی بەسەردا سەپێنرابێت بەهۆی کردەوە خراپەکانی خۆی. وما لهم ونیە بۆ ئەو کەسانەش لە قیامەت و لە دواڕۆژ من ناصرین هیچ
سەرخەر و هیچ پشتیوانێک. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئیلحاحی دەکرد لە بتپەرستەکانی مەککە تا ببنە ئیماندار، بەشکم تەوان نەسووتێن و بە کافری نەمرن، بەڵام خوای گەورە پێیدا فەرمێت وازیان لێبێنە ئەوانەی کە دڵیان داپۆشراوە و بڕیاری گومڕاییان بۆ دەرچووە بە هەوڵی تۆ و بە ماندووبوونی تۆ هیدایەت وەرناگرن. ئین تەحریص عەلا هوداهم، ئەگەر سووریش بی لەسەر هیدایەت دانیان، فإن الله بێگومان بەخوا لا يهدي ڕێنمونی ناکە من يضل ئەو کەسەی کە گومڕا و سەر لێ شێوا و کرابێت و بڕیاری گومڕایی و سەر لێ شێواوی بۆ دەرچوو بێ. وما لهم نییە بۆ ئەوان لە دوا ڕۆژدا من ناصرین، هیچ سەرخەر و پشتیوان و یارمەتی دەرێک. ئەو جار خوا دەفەرمێت وەئەقسەموا بالله، سوێندیان خوارد بەخوا جەهدە ئەیمانیهم، بە ئەو پەڕی سوێند، بە سوێندێکی زۆر پتە و بە سوێندێکی زۆر. وەئەقسەموا یعنی سوێندیان دەخوارد بتپەرستەکانی مەککە بالله بەخوا یعنی بە ئەڵڵاه نەک بە لات و عوزاکانی خۆیان، بۆی مسڵمانان قەناعەتیان پێ بکەن. چ سوێندێک جەهدە ئەیمانیهم، بە سوێندێکی زۆر، سوێندێک لە دڵەوە، سوێندێک کە زۆر دووپاتیان دەکردەوە و تەئکیدیان لەسەر دەکردەوە، دەیان گوتی لا يبعث الله، زیندوو ناکاتەوە خوا من يموت، هەر کەسێک مرد. سوێندیان دەخوارد بەخوا دەیان گوت هەر کەسێک مرد جارێکی دیکە زیندوو نابێتەوە ئەو بۆی خەڵق قەناعەتیان پێ بکە. بەڵام خوا دەفەرمێتی بەلا بەڵێ وعدەن یعنی زیندوو بوونەوە بەڵێنێکە عليه لەسەر خوا و حەقە ڕاستیشە، ولكن أكثر الناس بەڵام زۆرینەی خەڵکی بێباوەڕ لا يعلمون لەو بەڵێنەی خوای پەروەردیگار تێناگەن و حاڵی نابن. وأقسموا بالله، سوێندیان دەخوارد بەخوا جەهدە ئەیمانیهم، یعنی بە سوێندێکی ئەستور و بە سوێندێکی گەورە و وەک دەڵێ زۆر تەئکیدیان لەسەر دەکردەوە، دەیان گوتی لا يبعث الله من يموت، زیندوو ناکاتەوە خوا هەر کەسێک کە بمرێ. بەڵام خوا دەفەرمێ بەلا یعنی بەڵێ زیندوو دەبنەوە و زیندوو بوونەوەش وعدەن عەلەیه بەڵێنێکە لەسەر خوا حەقا جێگیر کراوە، خوا بەڵێنێکە داویەتی و بەڵێنەکەش ڕاستە. ولكن أكثر الناس بەڵام زۆرینەی خەڵکی لا يعلمون تێناگەن. بۆچی خوای گەورە ئینسان زیندوو دەکاتەوە؟ حکمەتی زیندوو بوونەوەی چییە؟ لیوبەینە لەهم بۆی ڕوون ببێتەوە بۆیان الذي کێ ئەو کەسەی کە یەختەلیفونە فیه کە ناکۆک و ڕاجیاوازن سەبارەت بە زیندوو بوونەوەی ئینسان. لیوبەینە لەهم بۆ ئەوەی ڕوون بێتەوە بۆیان، خوای گەورە زیندویان دەکاتەوە تا ڕوونی کاتەوە بۆیان. الذي يعني ئەو کەسەی کە یەختەلیفونە ناکۆک و ڕەئیان جیاوازە فیه سەبارەت بە زیندوو بوونەوە. ئەوە یەک. وليعلم الذين كفروا وبو أوي بجزانن أواني كبي باورن أنهم كببي قماني أوان كانوا لدنيا دا كاذبين دروان كردوا كقوتوانا زندو بونوانيا بوي استاب قنا يقين كزندو بونوها وزندو بونوها حق. ليبين لهم الذي يختلفون فيه بوي رون ببيت وبويان أو كسي أو كساني يختلفون في دكونا ناكوشيو ڕاجیاوازی سەبارەت بە زیندوو بوونەوە. تەبان کە زیندوو بوویەوە ڕاجیایی نامێنێ. لە ناو خەڵکی مەککەدا خەڵک سێ بەش بوو. تەبان هێندێکیان دەیانگوت زیندوو بوونەوە نییە، هەر بە مطلقی. تەبان هێندێک کەس درۆیان لە پێغەمبەر نەدی بوو قەلەق بوون لە بینی ئەوەی کە دەبێ هەبێ یان نەبێ. تەبان مسڵمانەکانیش بە یەقینی 100% دەیانگوت زیندوو بوونەوە حەقە و ڕاستە، وایە. بەڵام خوا زیندوو کە زیندوی کردیەوە ئەو جیاوازیە نامێنێ، هەموو خەڵک دەبێتە یەک بۆ چون لیوبەینە لەهم الذی بۆی ڕوون ببێتەوە بۆیان الذی یەختەلیف ئەو شتەی کە ئەوان تێیدا ناکۆکن. لیوبەینە لەهم بۆی ڕوون ببێتەوە بۆیان ئەو شتەی کە ئەوان تێیدا ناکۆکن کە زیندوو بوونەوەیە. وليعلم الذين كفروا بۆی بزانن ئەوانەی کە بێ باوەڕن ئەنەهم بێگومان ئەوان کانوا لە دنیادا کاذبین لە درۆزدان بوون. ئەو جار ئایا زیندوو بوونەوە وەکو بتپەرستەکانی مەککە دەیانگوت هێندە قورسە و زەحمەتە، کە زۆر جار دەیانگوت ئینسان کە بوو بە ئێسقان و ئێسقانەکە بوو بە خۆڵەمێش و مەحاڵە جارێکی دیکە لەو ئێسقانە ڕزیوە و لەو خۆڵەمێشە مرۆڤێکی ئاوا زیندوو دروست ببێتەوە.
خوا دەفەرمێت ئینەما قەولنا بێگومان تەنها بڕیاری ئێمە لشەیئین بۆ هەر شتێک ئیذا ئەڕەدناه ئەگەر ویستمان ئەنجامی بدەین ئەن نەقولە لەو هەر ئەوەندەیە بڵێین بە شتەکەی کون ببە فەیەکون یەکسەر دەبێت ئینەما یعنی بێگومان تەنها و تەنها قەولنا قسەی ئێمە یا بڕیاری ئێمە لشەیئین بۆ هەر شتێک ئیذا ئەڕەدناه کاتێک بمانەوێ جێبەجێکەین ئەن نەقولە لەهو هەر ئەوەندەی دەوێ بڵێین کون ببە فەیەکون یەکسەر دەبێت هەرچی مەخلوقات هەیە نەک هەر ئینسان هەیە لە قیامەتێ بێک کافونونی زیندوو دەبنەوە ها بەس کون خوای گەورە بە ئیسرافیلی بڵێ فووی پێکا فووی پێدا دەکا و بێک فوو هەرچی زیندەوەر هەیە نەک هەر ئینسان هەیە جا مەلاین زیندەوەر هەیە هەمووی وەک خۆی و لە شوێنی خۆی و لە جێگای خۆی هەڵدەستێتەوە و زیندوو دەبێتە ئەو جار خوا دەفەرمێت والذین هاجروا فی الله طبعا ئەو سوورەتە سەرەتا باسمان کرد مەکیە لە مەکەی هاتۆتە خوارە بەڵام باسی هیجرەت دەکا وایە ئەو کاتێک کە ئەو سوورەتە هاتۆتە خوارە سەحابەکان هیجرەتیان نەکرد بوو بەڵام پێشوەختە خوای گەورە باسی پاداشتی هیجرەتیان بۆ دەکا وەکو ئیشارەت و ئاماژەیەک بۆ ئەوەی کە مسلمانان تێبگەن ئێوە لە مەکەی هیجرەت دەکەن وەختێک یا ئەگەر هیجرەت هاتە پێشێ کۆچکەن ئێرە بەجێ هێڵن ها دەفەرمێت والذین هاجروا فی الله ئەوانەی کۆچیان کرد لە پێناوی خوا طبعا خۆ ئەو کات نەیان کرد بوو ها بەڵام پێشتریش لە ئومەتانی دیکە و ئەو کاتیش وەلا داهاتوشدا ئەگەر کەسێک لە پێناوی خوا و بۆ پاراستنی دینی لە جێگایەک چوویە جێگایەکی دیکە ئەو پاداشەی دەست دەکەوێت والذین هاجروا فی الله ئەوانەی کۆچیان کرد یا کۆچ دەکەن لە پێناوی خۆیانی ماڵ نیشتیمان و حاڵی خۆیان بەجێ دێڵن بەڵام فی الله ها لە پێناوی خوا طبعا ئەوەی لە پێناوی دنیا و بۆ دنیا و بۆ مەکسەبەی دنیا و هەڵاتن مەوەستم بەسەر هەڵکی دیکەدا جێبەجێ ناکرێ ها ئەوەی بۆ حەزی خۆی و ئارەزووی خۆی دەچێتە شوێنێکی دیکە والذین هاجروا فی الله ئەوانەی کۆچ دەکەن لە پێناوی خوا من بعد ما ظلموا دوای ئەوەی کە ستەمیان لێکرا خواتیان بۆ دەکا خوا دەفەرمێت لەنوبەوئەنەهم بە دڵنیاییەوە نیشتەجێیان دەکەین فی الدنیا هەر لە دنیادا حەسەنەتەن لە شوێنێکی چاک فعلا سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی لە مەکەی هیجرەتیان کرد خوای گەورە لە مەدینەی نیشتەجێکردن کە مەدینە بۆ مسلمانەکان لە مەکەی ئەو کاتی زۆر چاکتر بوو ها و ژیانی مسلمانەکان لە مەدینەی زۆر خۆشتر بوو تا مەکەی لەنوبەوئەنەهم نیشتەجێیان دەکەین لە دنیادا لە شوێنێکی چاک و باش ئەوە بۆ دنیاە وەلە ئەجر الئاخرەتی بەبێ گومانیش پاداشتی دوا ڕۆژ بۆ کەسی کۆچ کردو لە پێناوی خوایدا ئەکبەر گەورەترە لەوەی لە دنیادا پێمان داون لەو کان و یعلمون ئەگەر ئەوان تێدەگەیشتن و دەیانزانی ئەوە ئامادە باشیەکە وەک دەڵێ لە ڕووی دەرونیەوە خوای گەورە بۆ سەحابەکانی کردووە کە پێشەوەی هیجرەت کەن پاداشتی مهاجر و کۆچکردوەکان کۆچکردن بزانن بۆی کاتێک کە پێغەمبەر فەرمانی کۆچی پێکردن و هیجرەتی پێکردن ئاسان بتوانن مەکە بەجێهێڵن والذین هاجروا فی الله ئەوانەی کۆچیان کرد لە پێناوی خوا من بعد ما ظلموا دوای ئەوەی کە ستەمیان لێکرا لەنوبەوئەنەهم یعنی لام و نونی پێوە یعنی سوێن بێ بەخوا و بە تەئکیدی نیشتەجێیان دەکەین هەر لە دنیادا حەسەنەتەن لە شوێنێکی باش ولا أجر الآخرة بدلنيا وباداشتي قيامتش أكبر جورتر لو إلا الدنيا دا بيمان داون لو كانوا يعلمون أجر أوان ديان زاني شين أو كساني كأوا باداش ددرن و آمادن كوتش كان لبيناوي خواو نشتماني خوان بجيبيلن الذين صبروا أواني كآراميان قلت لسرتي لسر نارحاتي وناخوشي چونك لما كو ولا قناغي مكي دا مسلمانان زور أشكنز و آزاريان تشتو پاشگەز و پەشیمانیش نەبوونەوە الذين صبروا ئەوانەی کە ئارامیان گرت وعلى ربهم و هەر بە پەروەردگاری خۆشیان یەتەوەکەلون پشتیان دەبەست و تەنها خوای گەورەیان بە پشتیوانی خۆیان دەزانێ و کارەکانی خۆیان تەنها بەخوا دەسپارت الذين صبروا ئەوانەی کە ئارامیان گرت لەسەر ناخۆشی و ناڕەحەتیەکان کە لەسەر دینیان تووشیان بوو ئەوە یەک لە سیفەتەکانیان وعلى ربهم وأوانشي كهر بپروردگاريان يتوكلون پشت دبستن يعني هرچی آرام گر بي لسر ازيت و آزار و ناراحتيكاني دنيا
پشتیش تەنها بەخوا ببەستێ خوای گەورە لە دنیاشدا لە شوێنێکی باش نیشتەجێی دەکا و لە قیامەتیش بە پاداشتێکی چاکتر و باشتر پاداشتی دەداتەوە. صلی الله علیه سیدنا محمد و آله و صحبه اجمعین.